بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بابزانین بە چۆ دەگەن. ماوە ناماوەیەک وەفد دەچێتە بەغدا، وەفدەکان لە بەغدان لە بەغداوە وەفد دێ پێمان دەڵێن کێشە نەما، کێشەکان چارەسەر بوو، موچە لە کاتی خۆیان دێ، تەواوی تر بە تایبەت بۆم ساڵوتیانە تا کۆتایی مانگی 12 دەستخەنە پشتی سەران موچە لە کاتی خۆیان دێ، بەڵام هیچ دیار نییە. هەندێک کێشەی تر هەیە لە نێوان هەرێم و بەغدادا، کێشەی گرێبەسەر نەوتیەکان، هەناردەکردنەوەی نەوتی هەرێم، کێشەی دیکەژان، کێشەی بازگەکان و کێشەی بە پارێزگابوونی هەڵەبجە تا ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانە بابزانین ئەوەکەی کۆتایی پێدێ و بڕیاری چی لەبارەوە دراوە. هەندێک پرس و بابەتی تر گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز خاتوسر محەممەد ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵمانە. خاتوسروە سڵاوت لێ بێ، ئەم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. وەکو دەستپێک هاوڵاتیان هەرێمی کوردستان چاوەڕوانن بزانن ئایا ئێوەی نوێنەرانی کورد لە بەغدا هیچ زانیاریەکتان هەیە لەسەر موچەی ئەم مانگە؟ پێشتر دەوترا موچەی ساڵەکە تەواو ئیتر لە کاتی خۆی دادێ و زامن کراوە، بەڵام هیچ زانیارێکتان دەستکەوتووە؟ وەزیری دارایی، سەرۆک وەزیران چیەڵێن لەبارەی موچەی ئەم مانگەوە؟ بەڵێ سڵاوتان لێبێ، ڕەمەزاتان پیرۆز بێ. سەبارەت بە کێشەی موچە دیارە زۆر قسەی لەسەرکرێت، هەم لە کەناڵەکان، هەم لە نێو خەڵکە، هەم لە بەغداد چی لە ئاستی حکومی بێ، چی لە ئاستی پەرلەمانی بێ، دیارە بەداخەوە کێشەی موچە لە ساڵی 2014 بۆتە کێشەیەکی ڕیشەیی لە هەرێمی کوردستاندا. چارەسەرێک لەلایە کۆکرێ لەلایەکی تریشەوە کێشەیەکی تر هەڵەدا، لەوێ کە ئەو کێشەیە چارەسەرەکرێ دین سیرەکەین لەلایەکی ترەوە کێشەیەکی تر هەڵەدات. بەداخەوە ئێمە لە ماوەی چەند مانگی ڕابردووە وەکو پەرلەمانی عێراق ئاگاتان لێبوو نوێنەرانی کورد لە بەغداد پاشەوەی کە گفتوگۆ مەفاوزات لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و بەغداد کرا بۆ چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، چی لە وردبینی لیستی موچە بێ، چی لە چارەسەرکردنی کێشەی ناو بێ، چی لە سەر چارەسەرکردنی کێشەی میلاک بێ لە وەزارەتێکەوە بۆ وەزارەتێکی تر، چارەسەرکردنی کێشەی خانەنشینان لە هەموو وەزارەتەکان، یاخود دەتوانین بڵێن لە هێزی پێشمەرگە بۆ سەر وەزارەتی دارایی، ئەمانە خۆی بەخۆی کاتێکی زۆری خایەن تاوەکو ئەو کێشانە چارەسەر کراوە. ئێستاەوەی کێمە ئاگدارین خۆشببختانە لیستی موچە کۆتایی بووە پاک کراوەتەوە، هیچ کێشەیەکی لەم پەر نەماوە. حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێکەوتون، موچەی مانگی یەک لەسەر ئەساسی ئەو لیستە هاتووە، مانگی دوو مانگەکانی تریش تاوەکو ئەم ساڵ کێشەکە کۆتایی بێت، ڕێکەوتنی لێوان هەردوو لاکرا. یەکێک لەو کێشانە کەوا لە نێوان هەرێم و بەغداد مایەوە کێشەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بوو. بە هەمان شێوە کێشەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕێکەوتن کرا لە نێوان هەردوو حکوومەت بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بکرێت. لەبەرەوەی ئێمە لە بودجەی 3 ساڵی حکوومەتی عێراقیە لە پەرلەمان دەگمانداوە لەسەر بودجەیەکی 3 ساڵی، لە نێو ئەو بودجەیەشدا نەوتی هەرێمی کوردستان 300,000 بەرمیلمان ڕۆژانە دیاری کردووە کە حکوومەتی هەرێم بیداتە حکوومەتی بەغداد. ئەم 300,000 بەرمیلە لە ماوەی ساڵەکانی پێشوە جێبەجێ نەکرا لەبەرەوەی ڕێکەوتن نەبوو. ڕێکەوتنی کۆتایی کرا لە نێوان هەردوولا، کێشەکە لە نرخی نەوت بوو، نرخی نەوتیش بە هەمان شێوە گفتوگوی زۆر لەسەرەوە کرا، لە 6 دلارەوە کرایە 16 دلار. ئەوەشمان تێپەڕان لە 16 دلارەوە. ئەنجومەنی نوێنەران دەنگی پێیدا لە نێو عێراقدا ئەوەش هەر تێپەڕا هاتە بەغداد. هەمووان ئاگدارن ئێمە مفاوزاتێکی زۆرمان کرد لەگەڵ هەموو فراکسیۆنەکانی نێو بەغداد، تەنانەت ئەتوانم بڵێم ئەوەندەی ما بکەوە ئێمە دەستی بەشێک لە پەرلەمانتارەکان ماچ بکەین بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە تێپەڕێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان. خۆشبەختانە ئەوەش تێپەڕی. ئێستاکەوە ئێمە کە ئاگدار بووین کێشەکە بە تەواوەتی کۆتایی هاتووە، بەڵام بەداخەوە ئەبینی لە دوای ڕێکەوتن ئێستاکە کێشەیەکی تر دروست بووە کە پەیوەندی هەیە بە شەریکەی ئیپیکۆرەوە کە کاری دەرهێنان و بە بازارکردنی نەوتی هەرێمی کوردستانەکە. ئەو شەریکەیە پارێکی زۆر قەرزی لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێستا داوای زەمان ئەکاتکەوە ئەو قەرزانەی بدرێتەوە. لە کۆتا ساتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستاندا ئەو شەریکەیە وتی من ناتوانم نەوت هەرێم بکەم لەبەرەوە زەمانم نییە بۆ دانەوەی ئەو قەرزانەی کەوا لەسەرما. بۆیە هەفتەی پێشوو کۆبنەوە کرا لە نێوان سێ قۆڵی، کۆبنەوەیەکی سێ قۆڵی لە نێوان هەرێمی کوردستان، وەزارەتی نەوتی عێراق، بە هەمان شێوە نوێنەری شەریکەی ئیپیکۆر بۆی بتوانن چارەسەری کێشەی ئەو قەرزانە بکەن کە شەریکەی ئیپیکۆر لە سەر هەرێمی کوردستانەتی.
بەداخەوە نەگەشتە ئەنجام بۆیە بڕیار درراوە ئێستا کۆبنەوەیەکی تر بکەن بۆی بگەنە ئەنجام بۆی نەوتی هەرێمی کوردستان بڕوات بێگومان ئەم گفتوگویانی کە منی کەم چارەسەرکردنی بشێکی کێشەی موچە پەیوەندی بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانەوە هەیە بەگوێرەی ئەو ڕێککەوتنە نەوتی هەرێمی کوردستان بە 16 دلار دەفرۆشرێت دەڕواتە تورکیا لە تورکیاشەوە داهاتەکە تەسلیمی شەریکەی بە بازارکردنی نەوتی عێراقە کرێ سۆمۆ داهاتی ئەو نەوتە ئەگەڕێتەوە بۆ خەزانەی عێراق و لەوێشەوە بەشێکی بۆ موچە دابی نەکرێ بەڵام لە کۆتا جارە من 2 ڕۆژ بە لە ئێستاکە وەکو لیژنەی ژنان و خێزان و منداڵ کە من جێگیری سەرۆکی لیژنەکەم بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنان لەگەڵ لە جیهاندا و هەروەها بە هەمان شێوە ڕۆژی ژنان لە عێراقدا ئێمە سەردانی بەڕێز محەممەشی ئاسوودانیمان کرد بۆەوەی کەوا ئەو کێشانێکەوە پەیوەندی بە ژنانەوە هەیە گفتوگۆی لەسەر بکەین لە پراوێزی کۆبنەوەکە من دوو جاری یەکەم پێم گوت بەڕێز سەرۆکی وەزیران باری دۆخی فەرمانبەران لە هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیدایە لە مانگی ڕەمەزاندای موچە نییە ئەوەی ئێمە گەشت بۆ لە مانگی سێ لە دەی مانگاین ئێمە موچەی مانگی دوومان وەرنەگرتووە کاتی ئەوە نەهاتووە کێشە سیاسیەکان دوور بخرێتەوە موچە بۆ فەرمانبەران بنێرێت پێی گوتم ئیشەڵا لەم هەفتەیە موچەی مانگی دوو دەنێرین بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لەو ئەتوانم بڵێم یەکێکە لەو گفتوگوانی کە من خۆم ڕاستەخۆ لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقا کردم بە هەمان شێوەش دوێنێ دوو وەفدی هەرێمی بڵێ بە هەمان شێوەش دوێنێ دوو وەفدی هەرێمی کوردستان لەسەر ئاستی باڵا هەم تەکنیکی هەم لیژنەیەکی تر هاتوونە لەگەڵ وەزیری دارایی کۆبوونەتەوە ئەوەی کەوای ئێمە بیسمان بەداخەوە ئەو لیژنانی کە لە بەغداوە دێن بەشێکی زۆریان پەرلەمانتارەکان نابینن یاخۆ دەتوانن بڵێن فراکسیۆنەکان نابینن ئەوەی کەوای ئێمە بیستمان ئەوەیە کەوا پیانیان وتووە وەزیری دارایی پیانی ڕاگەیان دووە کەوا پێویستە سەرۆکوەزیران موچە بنێرێ و یەکلای بکاتەوە من ئومێ دەکەم سبەی نێواتە ڕۆژی سێشەممە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران هەیە لە عێراقدا لە بەرەوەی عێراق هەموو هەفتەیەک ڕۆژانی سێشەممە ئەنجومەنی وەزیران کۆ ئەبێتەوە لە سبەینێ بڕیار بدەرێ لەسەر ناردنی موچەی هەرێمی کوردستان باشە خاتو سروە ینی بەتەواوی ڕوونت کردەوە ئەوەی دەردەکەوێت بەشێک لە ڕاگررتنی موچەی فەرمانبەرانی هەرێم پەیوەندی بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانەوەی پەیوەندی بۆ گرفتانەوەی کە با بڵێن ئەپیکۆر هەیەی ئەکرێ هاوڵاتیان هەروە چاوەڕێ بن یعنی هاوڵاتیە هەر نازانێ ئەپیکۆر چییە یعنی چ ڕبتی بە موچەی ئەوەیە ناکرێ بەغدا نەیوت ئیتر تەواو ینی تاکەی هاوڵاتیان باجی کێشە سیاسیەکان بدەن هاوڵاتیە گەر نازانێ ئەپیکۆر چییە بۆ موچەی و ڕبتی بەوە هەبێ بڵێ بەداخەوە ئێمە هەمیشە وتومانە کێشمە سیاسیەکان بۆتە بەشێک لە ژیانی هاوڵاتی بۆتە بەشێک لە چارەسەرکردنی کێشەی موچە ئێمە تەنها کێشەی موچەمان نیە لە بەغداد بۆ ئاگداری هاوڵاتیان و بۆ ئاگداری ئێوەی بەڕێز ئێمە کێشەی پارەی خەدەماتمانەیە کێشەی بودجەی پرۆژە خزمەت گوزاریەکانمانێ ئاو کارەبا جادە ڕێگاوبان ئەم پرۆژانەمانەیە پرۆژەی کێشەی پارەی ئیستثمارمانەیە کە ئێمە نزیکەی 4 تریلیۆن دیناری حکوومەتی هەرێمی کوردستان لە نێو بودجەوە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان تاوکو ئێستاکە نەنێردراوە بۆ هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ئێمە دەیان کێشەی ترمانەیە بەشێکی تری کێشەش موچەش ببورن پەیوەندی بە ڕادستکردنی داهاتی ناوخۆ هەیە پێویستە حکوومەتی هەرێم میزانی مراجعە کۆتایی بکات داهاتی ناوخۆ تەسلیمی عێراق بکاو بە هەمان شێوەش پێویستە عێراقیش هاوکار بێت لەبەر ئەوەی عێراق بەسەراحە دەڵێم ئەوەی کە ئێمە ئاگدار بین هەرێم بڕیارە تەسلیمی بکات داهاتی ناوخۆی مانگی دوو لە بەرەوەی چاوەڕانی موچە تەسلیم بکرێ بۆی داهاتی مانگی دوو حکوومەتی هەرێم تەسلیمی عێراق ڕادستی حکوومەتی عێراقی بکات و جگە لەوەشی ئەمە بەداخەوە ئێمە پێشتر واتە چەند مانگێک پێش ئێستاکە حکوومەتی عێراقی هەم جەنابی وەزیری دارایی ئەیوت من پشتێنەیەکی یاساییم نییە بۆی نەوت بنێرم بۆ هەرێمی کوردستان بەڵام ئێستاکە پشتێنەی یاسایی هەیە ئەوەیە کەوا دادگای فدراڵی بڕیاری داوە لەسەر ئەوەی موچە خۆرانی هەرێمی کوردستان بڕێ بە هەمان شێوە ئێمە لە میزانی سێ ساڵی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراقیشدا وەکو پەرلەمان دەنگمان داوە لەسەرەوەی کەوا
موچەی خۆرانی هەرێمی کوردستان بڕوات بەڵام ئێمە ئەزانین زۆرجا کێشە سیاسیەکان کێشە تکنیکیەکان بەداخەوە ئێستاکە کێشەی ئەپێکۆر و کێشەی نەوتیش هاتووەتە سەری ئەتوانین بڵێن لە سایەی ڕێکنەکەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدادەوە وا خەریکە شەریکەی ئەپیکوریش بەناوبانگە بێت لە هەرێم و لە بەغدادە ئەوەندە باسی ئەکرێت ئەمە بەشێکە بۆتە بەشێک لە ژیانی هاوڵاتی بۆتە بەشێک لە ژیانی ئەتوانی بڵێن فەرمانبەر لە ژیانی موچە خۆر بڵێ دو پرسیارم لەسەر موچە ینی بە بڕوای تۆ ئەم ساڵیش هەروە تێپەڕێنی ینی هەروە موچە هات و نەهات و فڵان کێشە دروست بوو ئەمە دروست بوو ئێمە کۆتا چاوەڕوانی ئەو کۆبنەوەین کەوا لە نێوان ئەو شەریکەیە لەگەڵ هەرێم و بەغداد بکرێت بۆی بگەنە ڕێکەوتن بۆ ئەوەی کێشەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تێ بپەڕێنرێت و بەڕاستیش ئەڵێم یعنی ئێمە بۆ مۆزوعی موچە تەنانەت تەزەخومی داراییشەیە هەم لە عێراقیشە بە هەمان شێوە لەبەرەوەی ئێمە ئەبینین ساڵ لە دوای ساڵ ژمارەی فەرمانبەر لە عێراقا زیاد دەکات ئەبینین کێشە زۆرە بێت بۆیە یەکێک لەو پێشنیارانەی کراوە کەوا ئێستاکە تەمەنی خانە نشینی لە 16 ببێتە 63 ساڵ لە بەرەوەی تەزەخومێکی زۆر هەیە لەسەر سندوقی خانە نشینی بۆیە دەبینین وردە قەیرانەکان لە عێراقیشا دەست پێ ئەکا بەڵام کاریگەری زۆری نابێت لەسەر عێراق ئێمە هەمومان نەزانین عێراق دەوڵەتە ئەتوانێت قەرزی داخلی بکە ئەتوانێت قەرزی خارجی بکە ئەتوانێت لە نەختێنەی دەوڵەت دەربێنرێ پارە دەربێنێت بۆ چارەسەرکردنی قەیرانەکان یاخود بۆ چارەسەرکردنی موچە ئەمە هەمووی کێشەیە لە نێوان بەغداد و لە نێوان هەرێمی کوردستانە بۆیە پێویستە ئەو گفتوگۆیە ئەو هەنگاوە ئەو گفتوگۆیە ئەو مفاوزاتانی لە نێوان هەردوو لاکراوە پێویستە هەنگاوی جدی دەست پێ بکەن لەبەر ئەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان هێندەی تر تەحملی ئەو بارگرانیە ناکەن بە تایبەتی ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزانین ئەبوایە لە سەرەتایی مانگی ڕەمەزان و موچەیەک بەهاتایە و لە نزیکی جژنیش موچەیەکی تر بدرایەتە فەرمانبەر لەبەرەوەی ئێمە ئەزانین مانگی ڕەمەزان مانگێکە کە پەیوەندی بە خواپەرستی وەیە پەیوەندی بەوە هەیە کەوا خێزانەکان لە دەوری یەک کۆبنەوە پێویستیان بە خەرجی زیاترە ئەو ماوەیەکی درێمە نزیکی جژن نەبینەوە هاوڵاتی پێویستی بە کڕینی جلوبەرگە بۆ منداڵەکانی ئەمانەش هەمووی بۆتە کێشە و بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئێمە وەکو نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغداد ئەوەی لەسەر شانمان بۆ وەکو پەرلەمانتار وەکو پەرلەمان درێغیمان نەکردووە چی لە چارەسەرکردنی کێشەی موچە لە نێو پەرلەمانی عێراق کە بە یاساییمان کردووە چی لە تێپەڕاندنی یاسایی بوجە کە پەیوەندی بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانەوەیە بەڵام ئەوەی ئێستا ماوەیە پەیوەندی بە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی تەنفیزیە لە نێوان عێراق و لە نێوان بەغدادە. باشە خاتە سروانێک پرس و بابەتی تر هەیە کێشەن هاوڵاتیان گلەییان لەبارەوەیە مەسەلەی بازگەکان بازگانەی کە دەکەونە حدود لە نێوان بڵین دەسەڵاتی با بڵێن هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی ئەم کێشانە چییە بەکوێ گەشتووە لە بەغدا چیتان پێ دەڵێن لەبارەی ئەو کێشانەوە چارەسەر دەکرێن چارەسەر کراون؟ بەڵێ زۆر سوپاس سەبارەت بە بازگەکان دیارە ئێمە بازگەی باوە مەحموومانەیە لە سنووری سلێمانی لەگەڵ بازگەی دارەمان لە کەرکووک لەگەڵ بازگەی سەدی مووسڵ کە هەولێر ئەبەستێت بە بەغدا و بە مووسڵ و بە ناوچەکانی ترەوە دیارە ئەم سێ بازگەیە ماوەیەکی کەمەدان دانراوە لە نێوان بەغداد و لە نێوان هەرێمی کوردستان ئەم بازگانە دانراوە ئێمە ناوی نانین بازگە ناوی ئەنەین سەیتەرەی گشتگیر واتە سەیترێکە هەموو فەرمانگەکانی تایبەت بە بازگەکانی عێراقی تایە ماوەیەکی زۆرە من لەسەر خەتم بۆ چارەسەرکردنی کێشەی بازگەی باوە مەحموو بەڕاستی ئەو بازگەیە بارگرانێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە بە تایبەتی ئەو بارهەڵگرانی کەوا بارەکانیان لە هەرێمی کوردستانەوە دەبنە خواروی عێراق بە تایبەتی ئەوانەی کەوا بەرهەمی ناوخۆیان هەیە کارگەکانی ناوخۆ لەگەڵ ئەوانەشی کەوا بار لە هەردوو مرزی پەرێوسخان و باشماخەوە دەبن بۆ بەغداد ئیزدیحامێکی زۆر هەیە لەو بازگەیە جاری ئەو تۆیە هاوڵاتی لەو بازگەیە بە 24 سعات دەتوانم بە 48 سعاتیش تێ ناپەڕێ بۆیە من دوو کۆبنەوەم کردووە لە بەغداد لەگەڵ فەرمانگە پەیوەندیدارەکان لەگەڵ ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەکە دوو لیژنەی تایبەتیشم هێناوە بۆ ئەو بازگەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان پێرش لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانیە نووسراوێکی ڕسمیم ئاراستەی کردو بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو بازگانە خۆشبەختانە ئێستا بڕیاری لەسەر دراوە
لەسەر ئەساسی ئەو داواکاری من ئەمڕۆ لیژنەیەکی تایبەت ڕۆشتۆتە سەیتەرێکە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبای ئەو سەیتەرە و لە داهاتووشە ئێمە سۆنەرێک لەوەیەکەوە فەحسی ئەو بارانە ئەکا لە هەرێمەوە دەچێتە بەغداد ئەو سەیتەرێ بۆ ئەو سۆنەرە بۆ ماوەی حەوت مانگە هەروە دانرا و ئیشی پێناکرێت کێشەی ئەو سۆنەرە ئەوەیە تاوەکو ئێستاکە کەشف بەدەسی ئەکرێت لە سەیتەری باوە مەحمووە هەر سیارەیەک 20 دقە بۆ نیم سەعاتیوێ تاوەکو تێپەڕێدەوەرە ئەگەر 1000 سیارە بۆ سێ لەو بازگەیە ئەبێ بە چەند ڕۆژ دەربچێ ئەگەر هاتوو بەدەستی کەشفی بۆ بکرێ بۆیە لە ڕێگەی سۆنەرەکەەوە بە 2 دقە بۆ 3 دقە ئەو بارەتی ئەپەڕێ بۆ سەیتەریا بۆی خۆشببختانە لە دوێنەوە بڕیاری لەسەر دراوە لە مای ئەم هەفتەیە ئەو سۆنەرە بەگەڕەخرێ سۆنەرێکی تریش لە ناوەڕاستی عێراقەوە بڕیاریان لەسەری داوە دەهێنرێت بۆ ئەو سەیتەری باوە مەحموو واتە لە جیاتی سۆنەرێک 2 سۆنەرە بێت کارە ئاسانی ئەبێت بۆ بار هەڵگرەکان و بە هەمان شێوەشەوە فەریقێکەیە بناوی فەریقی جوهدی خەدەمی پێ ئەڵێن لە بەغدادا ڕاستەوخۆ تایبەتە بە گەاندنی خزمەتگوزاری تەواری لەژێر دەسەڵاتی سەرۆکی وەزیرانی عێراقایە بۆیە دوێنێ تەوجیهیشی کرد بۆ ئەو فەریقە جوهدە خەدەمیە ئەو دائیرە ڕاستەوخۆ بڕۆن کێشەی ئاو جادە و ڕێگاوبان و بە هەمان شێوە کۆنکریتکردنی ساحەکە و ڕووناکردنەوەی سەیتەرەکە ئەو کتابەکەی تەوجیهیان کردووە ئەمڕۆ پەیوەندیان پێوە کردم کە لە ماوەی هەفتەیە سەردانەکەن و کێشەکان بە شێوەیەکی گشتی چارەسەرەکەن یەکێک لەو داواکاریانێشی کەوا من باسم کرد ئێوە ئاگدارن ماوەی 2 ساڵە بێت نووسراوی سکراب لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستان سکراب مەمنوع نییە بە کتابی ڕسمی مۆڵۆ دراوە بە هاوڵاتیان یاخود شەریکات لە عێراقەوە سکراب بەرن بۆ هەرێمی کوردستان بەڵام ناوە بناوە ئێمە دەبینین لە سنووری نێوان سلێمانی و بەغدا سەیتەرەکان داخەن بە ڕووی ئەو شۆفێرانەی کەوا کاسبی ئەکەن لە سکرابە بە هەمان شێوە ئەو گلەیی و ئەو کێشێشم گەیان پێی ڕاگەیاندن کەوا لیژنەیەکی تایبەتیش ئەنێرن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە و ڕێگە نادەن سەیتەرەکان یاری بکەن بە قوتی خەڵکەوە لەبەرەوە ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیرانە سکراب لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستان بگوێزرێتەوە. خات و سرۆباسی لە کێشەی و ئۆتۆمبیلە سکرابانە کرد کەوا بڵین ئێنرێنە هەرێمی کوردستانەوە. ئەمە تا ڕادەیەک بەکار نێنراوە بۆی کە ئۆتۆمبیلی بێژمارە خوار مۆدێل ئەوانە بە ناوی سکرابەوە بێنە ئەمدی و لەم دیو جارێکی تر بەیەکەوە بلکێنرێنە و لە حیمکرێنەوە و لەسەر شەقامەکان هاوڵاتیان لێ بخڕن. بەڵێ دیارە بۆ کێشەی سکراب و ئەو بارانشی کەوا باری قورسیان هەڵگرتووە 2 ئیجرا هەیە لە عێراقا یەکێک لەو ئیجراانە ئەوانەی کەوا سکرابن ئەبێ فەحسی ئیشعاعیان هەبێت ئەو فەحسی ئیشعاعیە کە لە عێراقا ئەکرێ بۆ سکرابەکان کە دێنە هەرێمی کوردستان و تەنانەت لە ناو پارێزگاکانی عێراقیشە ئەو فەحسە بەکارهێنرێت ئەوەیە کە ئەو ئاسنانە ئاسنی پاکن خەوشیانتیان نییە مەسەڵەن ئێمە ئەزانین مەوادی حربیانتیان نییە تەقەمەنیانتیان نییە بۆیە ئەو فەحسە لە عێراقا ئەکرێ هەر ئۆتۆمبیلێکی بار هەڵگر کە سکراب بهێنرێتە هەرێمی کوردستانەوە ئەو فەحسەی هەبێت ڕاستە خۆ دێتە هەرێمی کوردستانەوە هیچ کێشەیەکی نابێ ئەمە یەکێک لە تعلیماتەکان یەکێک لە تعلیماتەکانی تر ئەوەیە ئەگەر بارەکە قورس بۆ ئەوەی تر خۆتان نەزانن میزان واتە ئێمە زانین میزاندانراوە لە زۆربەی سەیتەرەکان لەبێوە حەملەکان هینەکەن میزانەکرێت و دێتە هەرێمی کوردستانەوە یاخود بۆ پارێزگاکانی تر ئەم 2 ئیجرا لە هەموو پارێزگاکانی عێراق و پارێزگاکانی هەرێمی کوردستانیش دەکرێت کە دێتە ژوورۆ بۆ هەرێمی کوردستان. باشە دوا پرسیارم خات و سرۆ لەبارەی بە پارێزگابوونی هەڵەبجەوەیە چ گرفتێکی یاسایی ماوە گرفتێکی یاسایی ماوە پەیوەنددار بێ بانجومەنی نوێنەرانەوە ینی هیچ ڕێککەوتنێکی پێشوەختە هەیە بۆی کام پرسا کۆتایی پێبێ؟ بەڵێ بەداخەوە بە پارێزگابوونی هەڵەبجە پێویست ناکە کەوا ئێمە ڕێکەوتنی سیاسی لەسەر بکەین لەبەرەوە هەڵەبجە بە ناوی خۆیەوێتی هەڵەبجە قوربانی داوە لە پێناوی هەموو عێراقا تەنها هەرێمی کوردستانیە کە ئێمە باسی هەڵەبجە بکەین پێویستە هەم پەرلەمانتارانی عێراق هەم لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بکرێت لەسەر ئەوەی بەبێ هیچ ئیتیفاقەیەک بەبێ هیچ گفتوگۆیەک ئەو یاسایە تێپەڕێنرێت دیارە بۆ ئاگداریتان هەموو یاسایەکە دێتە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە 2 خوێندنەوەی بۆکری خوێندنەوەی یەکەم بۆ ئەوەیەکەوە پەرلەمانتاران بزانن ئەم یاسایە لە نێو پەرلەمانی خوێندنەوەی بۆکراوە دووەم ئەوەیەکەوە پەرلەمانتاران گفتوگۆ و پێشنیارەکان و ملاحەزاتی خۆیان
بدەنە لیجنەی تایبەتمەند بەوەی کەوا ئەمە پێویستی بە فلان و فلانەیە بۆی دەوڵەمەندی یاساکە بکەن. لە کۆتا کۆبنەوە کە پەرلەمانێکە ئەو کۆبنەوە ئەوەیە کەوا دەنگ بدرێت لەسەر یاساکە. ئێمە کۆبنەوەی یەکەممان کراوە، کۆبنەوەی دۆمیش کراوە، گفت و گۆش کراوە، بە هەمان شێوە سەررجەم ڕێکارە یاسایی و ڕێکارە ئیداریەکانی بە پارێزگابوونی هەڵەبجەش تەواو کراوە. سەررجەم ئەو ئەوەلیاتانێکەوە پەیوەندی بە دیاریکردنی سنووری ئیداری هەڵەبجەوە هەیە هەمووی تەواو کراوە، نەخشەی هەڵەبجە هەمووی تەواو کراوە لە وەزارەتی تەختیتەوە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هاتووە بۆ بەغداد. ئەمەش هەرێمی کوردستان پشتی بۆ بەستووە کەوە پێ ساڵی 2023 هەرێمی کوردستان هەڵەبجەی وەکو پارێزگایەک ناسیوە لە دەستوری عێراقیشە هەر معاملاتێکی یاسایی کە هەرێمی کوردستان پێ ساڵی 2005 کردبێتی ئاعتیباری قانونی پێ ئەکرێ لە عێراقا. بۆیە خوێندنەوە یەکەم و دووەم کراوە. ئێمە لە ماوەی ئەم هەفتەیە کەوا لە بەغداین دیارە جموجۆڵێکی ترمان کردووە، هەرچەند پێشتر لە سەرەتای ساڵی تازەوە وەکو فراکسیۆنێکێتی نیشتیمانی کوردستان ئێمە 120 ئینزامان واژومان لە نێو پەرلەمانتارانی عێراق خۆ کردوتەوە بۆ ئەوەی بخرێتە دەنگدانەوە بە پارێزگابوونی هەڵەبجە. بەڵام بەداخەوە بینیمان کە زۆر جار جلسەکان ناکرێت، زۆر جار بینیمان لەسەر مەوزوعی موازنە، لەسەر مەوزوعی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە عەفو عام کێشەی زۆر دروست بوو تا ئەو یاسانە تێپەڕی. ئێستاکە ئەو یاسانە تێپەڕیوە ئێمە لە ماوەی ئەم هەفتەیە وەکو فراکسیۆنێکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی سەرۆکی فراکسیۆن سەردانی هەردوو جێگرەکەی کردووە، بە هەمان شێوە سەردانی سەرۆکی پەرلەمانی عێراقیشمان کردووە. دوێنێش بە هەمان شێوە لیژنەیەک لە هەڵەبجەوە هاتۆ پێشوازیمان لێ کردووە لە نێو پەرلەمان. بە هەمان شێوە وەکو فراکسیۆنی یەکێتی و سەرۆکی فراکسیۆن کۆبنەوەمان کردووە لەگەڵ سەررجەم فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی عێراق، چی بە فراکسیۆنە سونەکانەوە بێت، چی بە فراکسیۆنە عێراق شیعەکانەوە بێت، بۆ ئەوەی ئێمە لەمپەری ئەو کێشانەی کە لە بەردەم بە پارێزگابوونی هەڵەبجەیە دابنین هەموو لایەنەکان بە خۆشحاڵیەوە بە خۆشبەختیەوە لاریان نەبووە لەسەر ئەوەی کەوا هەڵەبجە ببێتە 19یەمین پارێزگا لە عێراقا. بۆی ئێمە تەمەنا ئەەکەین کاری ئەو جدیشمان کردووە پێ 16ی سێ بتوانین دەنگ بدەین لەسەر یاساکە و وەکو فراکسیۆنێکێتی نیشتیمانی کوردستانیش ئامادەین تاوەکو کۆتا ساتی 16ی سێ ئێمە لە نێو پەرلەمانی عێراق بمێنینەوە بۆ ئەی دەنگ بدرێت لەسەر ئەو یاسایە. ئەگە لە هەر حاڵەتێکیشە تاوەکو 16ی سێ دەنگ نەدرا لەسەر یاساکە ئێمە کاری جدیمان کردووە لەسەر ئەوەی تاوەکو ئەم خولەی پەرلەمان کە ئێمە کەمتر لە 5 مانگ بۆ 6 مانگی ماوە ئەو یاسایە تێپەڕێنی و هەڵەبجەش ببێتە 19یمین پارێزگا لە پارێزگاکانی عێراق. بڕاستی هەڵەبجە حەقی خۆی کە بکرێتە پارێزگا. بڵێ خاتو سرۆ محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم. سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ، سپاس کە وەڵامی پرسیارەکانت داینەوە.